ئەگەر سیرکەین بەڕێزان لە کاتی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە، لەو کۆچەدا کە قورئان ستایشی هاوڵان دەکا و بەتایبەت ستایشی یاری غار هاوڵی ئەشکەوت ئەبوو بەکری سدیق رضی الله عنه دەکا، دەفەرمێت ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. أجل إيوة إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين. أجل إيوة پشتیوانی پێغەمبەر نەکەن صلی الله عليه وسلم، ئەوە لەوە پێش خوای گەورە خۆی پشتیوانی پێغەمبەرەکەی کردووە صلی الله عليه وسلم. إذ أخرجه الذين كفروا، کاتێ نامەردەکانی قوڕەیش لە مەککەدا دەریان کرد، لە مەککە لە شوێنی خۆی، لە زێدی لەدایکبوونی خۆی، لە خاکی خۆی شار بە دەریان کرد، ناچاری کۆچکردنیان کرد. کەواتە هەر کەسێک مرۆڤێکی پاک و چاک و بەڕێز و ئەمیندار و ڕازگۆ ناچار بکە لەسەر ئازادی قسەکردن، لەسەر ئازادی ئاین، لەسەر ئازادی پەرستنی ئەڵڵا سوبحانەه وتەعالە بە تاک و تەنها و بێ شەریک، لەسەر داواکردنی دادگەری و دادپەروەری، لە شاری خۆی دەربەدەرکە، لە وڵاتی خۆی دەربەدەریکە، لە خاشی خۆی دەربەدەر و ئاوارەیکە، ئەوە ئەو پەڕی نامەردە. دەرکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أخرجه الذين كفروا. ئالەو کاتەدا هاوڕێکەی ئەبوو بەکری سدیقی لەگەڵا بوو، کاتێکەوە پێیوت واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکری هاوڕێی وت لا تحزن، خەم مەخۆ، نەیفەرموو لا تەخف مەترسە، ئەبوو بەکر نەدەترسا، بەڵام خەمی بوو، خەمی پاراستنی گیانی ئەمن و ڕەحمەتەی بوو کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێی فەرموو لا تحزن، ئەبوو بەکر خەم مەخۆ، خەفەت مەخۆ، إن الله معنا، إما الله لقلمانا سبحانه وتعالى.